ئازیزانی کورسات نیوز سڵاوتانە بێت لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێی فایل و دیاردا. ئەمڕۆی بەرنامەکان باس لە گرانبوونی بنزین دەکەم لە هەرێمی کوردستان کە لە ئێستادا یەکێکە لە سەرەکیترین و بەردەوامیەکی زۆری هەیە لە ئەو گرفتەی کە لە ئێستادا هاوڵاتیان بەدەستەوە دەناڵێنن و ئەم گرفتە لە بەردەوامی و لەوەدایە کە ڕۆژ بە ڕۆژ نرخی بنزین لە بەرزبوونەوەدایە بە تایبەت ئەو شۆفێرانەی کە لە هێڵەکانی گواستنەوە کار دەکەن کێشەیەکی سەرەکی بۆ ئەوان دروست کردووە. ئەمڕۆ کۆمەڵێک میوان لەگەڵمان ئامادە دەبن باس لە هۆکار و چارەسەرەکانی قەیران و بەرزبوونەوەی نرخی بنزین دەکەین لە هەرێمی کوردستان. ئەگەر سەرەتادا بە گرافیکێک دەست پێ بکەین تەنیا لە چەند ڕۆژێکی کەمدا لە هەرێمی کوردستان لە 120 نرخی بنزین زیادی کردووە کە بەڕاستی ئەمە ڕێژەیەکی زۆر زۆرە. بە بەراورد بە ساڵی ڕابردوو نرخی بنزین بە ڕێژەی لە 130 گران بووە. لە ئێستادا لایەنی کەم لە 125 داهاتی تاک بۆ سوتەمەنی خەرج دەکرێت. مانگانە زیاتر لە 200 ملیار دینار لە کڕینی بنزیندا خەرج دەکرێت. لە کاتێکا لە ڕووی داهاتی تاکەکەسەوە عێراق و هەرێم لە ڕیزی 108 وڵاتی جیهانن کە گرانبوونی بنزین دەبێتە هۆکارێک بۆ گوشار خستنەسەرێکی زیاتر و هەڵاوسان و گرانی و لاوازبوونی توانای کڕین و بازاڕەکان. تەنانەت ئەمە دەبێتە هۆی ئاژاوی سیاسی و ئەمنی و کۆمەڵایەتیش. لە هەرێمی کوردستاندا ڕۆژانە پێویستە 6 ملیۆن لیتر بنزین هەبێت کە ئەمە پارێزگای هەولێر پێویستی بە 3 ملیۆن لیترە و پارێزگای سلێمانی پێویستی بە 2 ملیۆن و نیو لیتر دەبێت و پارێزگای دوهۆک 1 ملیۆن و 700 لیتری لە ڕۆژێکدا پێویستە. حکوومەتی هەرێم دەتوانێت تەنها 1 ملیۆن بە نرخی پاڵپشتکرا و دابین دەکات و باقیەکەی تری لە ڕێی بازرگانەکانەوە دابین دەکرێت. سێ پاڵاوگەی سەرەکی لە هەرێمی کوردستاندا هەیە. پاڵاوگەی کار لە هەولێر بە توانای پاڵاوتنی 160,000 بەرمیل لە ڕۆژێکدا. پاڵاوگەی بازیان بە توانای 40,000 بەرمیل لە ڕۆژێکدا. پاڵاوگەی لاناس 30,000 بەرمیل توانای هەیە و لەگەڵ نزیکەی 200 پاڵاوگەی نایاسایی کە لە هەرێمدا کار دەکەن. پاڵاوگەکان بە شێوەیەکی بازرگانی کار دەکەن و بەرهەمەکانیان کەمتر بۆ ناوخۆی کوردستانە. هەروەها هەموو ئەو توانایی کە هەیەە بەگەڕیان نەخستووە. لە ساڵی 2016 بڕیاردرا لە هەموو پارێزگایەک پاڵاوگەیەک بنزین بە توانای 50,000 بەرمیل دابمەزرێ. بەڵام ئەو بڕیارە تا ئێستا جێبەجێ نەکراوە. ئەگەر باس لە هۆکارەکانی بەرزبوونەوە و بەردەوامی بەرزبوونەوەی نرخی بنزین بکەین کۆمەڵێک هۆکار هەیە ڕەنگە دواتریش میوانەکان ئاماژەی پێ بکەن بەڵام ئەوەی کێمە بەگرنگی دەزانین نەمانی پاڵپشتی حکوومەت بۆ دابینکردنی سوتەمەنی دیارە لە ساڵی 2015ەوە وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم بڕیاریدا کە پاڵپشت لەسەر سوتەمەنی هەڵبگیرێت و سوتەمەنی هەمووی بکرێتە بازرگانی. پاڵاوگە ناوخۆیەکانی بنزین بۆ هەرێم بەرهەم ناهێنن. هەردوو پاڵاوگە سەرەکیەکە گرێبەستیان لەگەڵ حکوومەتی عێراقدا هەیە. گومرگی زۆر لەسەر هاوردەکردنی بنزین دانراوە تۆنی 120 دۆلار وەردەگیرێت. بەرزبوونەوەی نرخی بنزین لە بۆرسەی جیهانی بە ڕێژەیەکی بەرچاو ئەمەژێکی ترە لە هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی بنزین. نەهاتنی بنزینی حکوومەتی ناوەند. حکوومەتی ناوەند بەپێی ڕێکەوتنێک لەگەڵ حکوومەتی هەرێم کە هەیەی ڕۆژانە بڕی 1 ملیۆن و 800,000 لیتر بنزین بە نرخی پاڵپشتکرا و دەبوو بینێرێت بۆ هەرێمی کوردستان بەڵام لە ئێستادا ئەو بنزینە نایەت بەهۆی کورتهێنان لە پێداویستیەکانی ناوخۆی خۆیان. لەلایەکی ترەوە گەر باز لە سیستەمی هاتوچۆ بکەین سیستەمی هاتوچۆی هەرێمی کوردستان بە تەواوەتی پشت بە ئۆتۆمبیلی تایبەت دەبەستێ و کەرتی گواستنەوەی گشتی پشتگوێ خراوە. بە جۆرێک دەوترێت کە کەرتی هاتوچۆی گشتی دواکەوتووە و وای کردووە قەیرانی سوتەمەنی قوڵتر بێت و خواست لەسەر بنزین و سوتەمەنی زیاتر بێت بۆ ڕوونکردنەوەش لەسەر ئەم بابەتە ئەگەر باسێک لەو ئۆتۆمبیلانە بکەین کە دێنە هەرێمی کوردستانەوە نزیکەی 2 ملیۆن ئۆتۆمبیلی تۆمارکراو لە هەرێمی کوردستاندا هەیە لەگەڵ 19,000 ئۆتۆمبیلی بێسەرەتا و تۆمار نەکراو. بە سێ هاوڵاتی لە هەرێمی کوردستان ئۆتۆمبیلێکیان بەردەکەوێت. تەنیا لە ساڵی 2021 زیاتر لە 128,000 ئۆتۆمبیل تۆمار کراون و مانگانە زیاتر لە 10,000 ئۆتۆمبیل تۆمار دەکرێن. پێویستی سوتەمەنی بەهۆی زۆربوونی ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان ساڵانە بە ڕێژەی لە 115 زیاد دەکات. ئەمانە کۆمەڵێک هۆکار بوون دواتریش لە درێژەی بەرنامەکەدا باسی لێوە دەکەین باز لە سیستەمی هاتوچۆ دەکەین بە تایبەت سیستەمی هاتوچۆی گشتی کە لە ئێستادا
چەند گرنگە کار لەسەر ئەو بابەتە بکرێ و هەروەها زۆرێک کاتێک کە باس لە بنزین و سوتەمەنی دەکرێت باس لە بازرگانەکان دەکەن ئێمە لەگەڵ ئەوانش گفتوگۆ دەکەین بزانین بۆچی لە ئێستادا بەو شێوەیە و بازرگانەکان چۆن کار دەکەن ئەومان بیر نەچێت کوالەتی بنزین لە ئێستادا لە هەموو ئەو بابەتانە گرنگترە چونکە کاتێک کە تۆ پارەیەکی زۆر دەدەی بە بنزینەکە و لەگەڵیش کوالەتەکەی باش نییە جارێکی تر زەرر لەو شۆفێرە دەداتەوە چونکە لەگەڵ ئەوەی کە دەبێت بڕێکی زیاتر بنزین بکرێ لە هەمان کاتیشدا دەبێت پارەیەکی باش لە چاکردنەوەی ئۆتۆمبیلەکەیدا سەرف کات بۆ ئەمە بەستە کۆمەڵێک میوان لەگەڵ منن بەرزان ئەحمەد محەممەد بازرگانی سوتەمەنی کاک بەرزان زۆر بەخێر بێ عیرفان عومەر محەممەد ئەمین جەنابیان ماستەریان هەیە لە پلان و ئەندازیاری گواستنەوە زۆر بەخێر بن بەڕێز محەممەد حەسیب بەڕێوبەری بەڕێوبەتی نەوت و کانزاکانی سلێمانی کاک محەممەد جەنابیشتان زۆر بەخێر بێت لەگەڵۆشدا کۆمەڵێک میوان و کۆمەڵێک شۆفێر لەگەڵ من ئامادەن ئەوان لە زاری خۆیانەوە باباسی ئەومان بۆ بکەن لە ئێستادا چەندە گرفتیان هەیە بە دەست بەرزبوونەوەی سوتەمەنی بەخێر بن کاک بەرزان با سەرەتا بێ مەلای جەناب دەوترێت بازرگانەکان لە ئێستادا ڕۆڵێکیان هەیە لە بەرزبوونەوەی نرخی بنزین بە جۆرێک ببوورە بە جۆرێک دەبوو منافەسەیەک هەبێ لە نێوان بازرگانەکاندا بۆ ئەوی بتوانن باشتر ئیش بکەن بەڵام لە ئێستادا ئەم منافەسەیە نابینێ ئەمە تا چەند ڕاستە سەرەتا سڵاو و ڕێز بۆ بینەران و بیسەرانی کورسات نیوز و خێراتی میوانە بەڕێزانەشەکەین ئەوەی کە شایانی باز بێ ئێمە ئاماژەی پێ بکەین لێرە ئێمە چەند ساڵێکە لەگەڵ وڵاتی ئێرانی شەکەین و چەند تاجرێکی بەڕێز لە ئەولێر لە دۆک لە سلێمانی پێکەوە لە ڕێی ئێرانەوە توانین کەمەیەک سوتەمەنی بێرین بە پێی پێویست بە پێی ئیمکان بە پێی و سنوورەی کە پێمان دراوە و خۆمان دیاریمان کردووە ئەوە تا ئێستاش هەر شتێکمان پێکرا بێ بۆ خزمەتی خەڵکو و بۆ خزمەتی ببرژەوەندی عام کردومانە بێوەستان ئەوەی کە من ئاگدارم ئەمە بووە تا ئێستا باشە ئەو منافەسەیە هەیە لە بینی بازرگانەکان بۆ باشترین پێشکەش بکرێ با خزمەتت کە منافەسەکە بەڵێ هەیە بەڵام لە ڕاستیە ئێمە بازرگانەکانی هەولێر سلێمانی دۆک چەند کێشەیەکمانەیە کێشەکانمانەوەی ئێمە کاتێک کە ئێمە لە بورسی ئێران مزایدەیە کە بێ کە سوتەمەنیە کڕین ئاگامان لە یەک نییە بۆ نمونە ئەچینە مزایدەکەەوە لە یەک حاڵەکاتە سوتەمەنەکەمی بۆ هەرێمە و بۆ ئەم وڵاتە دێ ئێمە ئەم بازرگانانەکە ئاگامان لە یەک نەبێت جاری وایە بەخرا بەشکێتەوە بە سەرمانە بۆ نمونە با بڵێن بازرگانەکانی هەولێر لەگەڵ سلێمانی لە منافەسەکە کە بەشدارە بن بگرە سعرەکانە چێتە سەر بۆ ئێمە ئەمە منافەسەکەیە بەڕاستی کە من ئاگام لێ بێ شتێکی ئەو تۆن نییە کە لە بەرچاو بێ و شایانی باز هەماهەنگیە بۆ نییە یعنی هەوڵی ئەوتانەوە لە نێوان خۆتانە ئەم هەماهەنگیە دروست تا ئێستا نەبووە لە بەروی هەولێر بۆ خۆی چەند بازرگانێکی تایە سلێمانی چەند بازرگانێکی تایە و ئیشی دابش بۆ لە نێوان پارێزگاکان بەڵێ دابش بۆ دنیای کەسابەتیش دنیای ئازادە بەڕاستی ئەوە لە مەساڵحی نەبازرگانەکانە لە مەساڵح خەڵکی حکوومەت هێرەمیشە من لێرەوە داواکەم لە بازرگانە بەڕێزەکان لەو خەڵکە بەڕێزانەی کە ئێستا لە بواری سوتەمەنی ئیشەکەن پێم باشە یەکەیەک هەبێ بۆ ئەوەی ئێمە هەمومان هەواهنگ بین هەمومان بەشدار بین لەو مزایدانەی کە لە ئێرانەیە بە یەک بەرنامە و پرۆگرام بچین بەشداری و بەرنام ئەو مزایدانە بکەین بۆی ئەو سوتەمەنی لە وڵاتی ئێرانە کرێت لەسەر وڵاتەکانمان زیاد نەبێت دەستان خۆش بێت کاک محەممەد باسمان لەوە کرد لە 2016 بڕیارێکرا بۆ دروستکردنی پاڵاوگەیە کە 50,000 لیتر بنزین بەرهەمی هەبێت بەڵام ئەم بڕیارە جێبەجێ نەکرا بۆچی سپاس لانەخان من حەزەکەم ڕاستکردنەوەیەک بۆ بەڕێزە بکەم لەسەر ئەو زانیاریانی کە زۆر لای بەڕێزە دێستش باسی کرد و زۆر لە میدیا و پێیج سایتەکانی ژەوتری ئەو بنزینەی کە لە عێراقەوەی بنزینی مەدعوم نییە بنزینی مەدعوم عێراقۆی بە 450 ئەوەی بۆ ئێمە هێنێرێ بە 650 ئێمە هیچ ڕێکەوتێکمان لەگەڵ وەزارەتی نەوتی عێراقانیە تەنها وەزیری سامانە سوشتەکانی پێژوو و وێژێکە ئەو هامشەی کە نووسراوەڵێ لحاجە ماسە لإقلیم کوردستان ئەویان بۆ کردوین یعنی ڕێکەوتنێک نییە عەقدێک نییە لە بینمانە ئەو بنزینەی یەد ئەوان بە 450 ئەوەی یە بۆ ئێمە بە 690 لەبەرەوە جیاوازی لەو ئەوە باڕوون بێ بۆ هەوڵاتی ئەوەی کە بێت بۆ ئێمە مەطعوم نییە حکوومەت هەرێمی کوردستان جەنابەت ئیشارەتت بیا سیاسەتی داعمی نەماوە ینی هەرێمی کوردستان ناتوانێت داعم بکات کە ناتوانێت داعم بکات بە بەراورد ئێستا هەر یەکێک لەم برابە ڕێزانە و هاوڵاتیانی تر پرسیاری ئەوواکرێ بۆ لە بەغا وایە لە بەغا سیاسەتی دامی هەیە ئێمە سێ وڵات درا و سێمانە یەکێک ئێران یەکێک عێراق یەکێک تورکیا ئێرانیش و عێراقیش هەتا ئێستا سیاسەتی دامیان هەیە ئەوە یەکێکە لەوانەی کە بنزین بە هەرزانی دەست هاوڵاتیان نەکەوێت
دوای دوو قەیرانی گەورە لە عالەما یەکیان نەخۆشیەکە بوو یەکێکیشان ئەم شەڕێ ئێستەیە پێداویستەکانی ژیان هەموو گران بووە هەموو ئەزانن یعنی ئەم برا بە ڕێزانە خۆ هەر بنزین نییە کێشەی بنزین گران بوو بێ حکوومەت بازی زۆر کردووە کەرتی با بڵێن لە بواری شتەکانی تریانە پێداویستی سیارەکانیان هەمووی گران بووە خواردن گران بووە ئێستا یەکێک لەوانی کە زۆر دەرکەوتووە لە ئێستا کە زۆر بەداخەوە ئەلام ئیشی لەسەرەکە بنزینە بەرزبوونەوەی بەردەوامدای بەردەوام ئێستا ئێمە لە هەوڵین ئەلە لەقل پێمان بکرێت ئەنجام من حەزم کرد ئەو ڕوونکردنەوەی بم بەراوردکردنی ئێمە بە عێراق بەراوردکردنی ئێمە بە ئێران هەرێمی کوردستان دوشتی زۆر جیاوازن ئێرانێک چەند سە ساڵە وڵاتە عێراقێک بە هەمان شێوە ئێستا پاڵاوگەیەکی لە کەربەلا دروست کردووە عێراق ڕۆژی 1 ملیۆن بەرمیل ئەپاڵێوێت ئێستا تازەوە مشکلی عراق هەموو حەلەکاتەوە چۆ خەڵک بەردام ئەپرسی ئەڵێ بۆچی لەوێ بەو نرخەیە منتیقەی جنوب بەو نرخەیە بە 450 بۆ لێرە بەوە ئێستا ئەوەیە کە من پێ دەڵێم ئینتاجی ڕۆژانەی بەرمیل بەکە ئینتاجێکە عراق بەرمیلینەوە زۆرترە لە هەرێمی کوردستان ئێران بە هەمان شێوە ئێستا ئەو مزایدی کە لە ئێران ئەکرێت بازرگانەکانی عراقیش فێربوون لەگەڵ ئەم بازرگانە بە ڕێزانە پارە زۆر بکات یعنی ئەوە یەن بەوە ئێمە کێشەیەکی ترمان هەیە ئێمە نابێت حدودەکانمان ئاڵا بکەینەوانێ و ئیتر هەموو شتێک بێ و پشکنینی بۆ نەکرێت ئێمە فەرمانی جێگری سەرۆکی حکوومەتە بە هیچ شێوەیەک پاساو نییە بۆ ئەوەی ئێمە کوالەتی مساومەی لەسەر بکەین پرسیاریان هەیە ئێستا ژۆکو پێویست نییە کوالەتی کە ئەوان لای ئەوان مەسەلەن هەندێک پرسیار هەیە بەڵام ئێمە دڵنیایی ئەین بە خەڵکی سلێمانی لە پارێزگای سلێمانی پارێزگای گەرمیانیش ئیدارەی گەرمیان وە تایبەت لای ئێمە پشکنینەکانمان بەردەوام لە هەموو قەزاونەحەکانی شەیە یعنی ئێمە زۆر ئاسانە بنزین هەرزان بێ بەڵام ئێمە و مختبەرانی کە لە شوێنەکانمانەیە داخین وازە پشکنینێنین بنزین هەرزانە بێ بەڵام چۆن بنزینێک ئێمە حەز ناکەین وەکو کارە ساتێک کە بەسەر هەولێر و پارێزگاکانی ترها ئەومان بەسەرا بێت کەواتە ئەو بنزینەی لە ئێستادا هەیە بۆ نرخە کوالەتێکی باشی هەیە کوالەتێکی باشە بڵێ بە پێ ڕێنمایانی کە هەیە لە وەزاری سامان سروشتەکان هەر یەکێک لەو بەرابە ڕێزانە هەر سکاڵای هاوڵاتێکە هەبووە ئێمە بەدوادەچوونمان کردووە بەداخەوە لە هەندێک سایت و پێی دەبینین مەسفەیەی سوتاوە تەنکەی بنزینەکەی پاک کردوێتەوە بنزین ئەمەی وەرگرتووە هێناوێتی لە پێیجێکاڵێ ئامە بنزینەکەی کاکە گوناحتەگا ئەخروانیە تۆ ئیشی هەموو ئەوانە والەکەیت ئەم براش و فێنانە دڵنیانە بن لە ئیشەکەیان بنزینەکە تێگا پارەی پێەیە تۆ حاڵەتێکی نفسی بۆ دروست کردو ئەترسێ لە سەر باشە چاودێری بەردەوام هەیە لەسەر کوالێت چاودێری بەردەواممانەیە من تەحەدا ئەەکەم هەر کەسێک لەم برایانە هەر کەناڵێک هەر پیجێک هەر سعیدێک سەردانی دایرە بکە بە باڵگە ئێمە پیجێکمانەیە بڵاوەکەینەوە لەوەش سڵمان نەکردوێتەوە ئەو بنزیخانانی کە دەرناچون بڵاوەکەینەوە ئەو کۆمپانیانی کە بنزینەکان دەنێت لە پیجەکەمانە بڵاوەکەینەوانێ پێمان وتووە سزایین لیژنە هاوبەشەکان بەردەوامن لێرۆ سپاسی لیژنە هاوبەشەکانەکەم کەشە و ڕۆژ باوەڕ بێت لەم ماوەیە تا سەعات چواری ئێوارەمە مختبەرمان هەبووە پشکنینمان کردووە سکاڵا هەبووە سپاسی کاگاوا دەکەم کە لیژنە هاوبەشەکان بەردەوام لەگەڵمانان ئەتوانن سەردانی دایرە بکەن هەندێک لەوانتان پیشان بین بەڵێ بنزیخانەشی تیا دەرناچێت لە قەزاونەحەکانی تیا لە سلێمانی تیا بەڵام سزای یاسایی خۆیان وەرگتووە ئێستا ئێمە هەر بڵین بنزینگرانە بێت چارەسەر چییە؟ زۆر باشە من دواتر گەڕێمە وڵات دوای ئەوەی کە کۆمەڵی گفتوگۆکرا باز لە چارەسەرەکانی شەکەین ئەگەر باس لە سیستەمی هاتوچۆی گشتی بکەین ئەوەی کە کۆمەڵێک ئامارم خستە بەردەست من کە بەڕاستی ئەوەشی کە دەوترێت ئێستا لە هەموو ماڵێکە ئەگەر سێ کەس لە ماڵێکا بن سێ ئۆتۆمبیلیان هەیە یعنی ئەمە بارگرانێکی زۆرتر و تەڵەبی زیاتر دروستەکە لەسەر سوتەمەنی لە بەرامبەردا کاتێکە باس لە سیستەمی گشتی دەکرێت هاتوچۆی گشتی خەڵک گلەیی هەیە دەڵێن پاسەکانمان بەو شێوەیەنین تەکسیەکان ڕەنگە بە شێوەیەک نەبن یعنی تا چەند گرنگە من پرسیارەکەم ئەوەیە لەم کاتەدا کە نرخی بنزین بەم شێوەیە بەرز دەبێتەوە تا چەند گرنگە کار لەسەر سیستەمی هاتوچۆی گشتی بکرێت واللهی بەڕاستی سپاس بۆم دەرفەتە لێرە مجتەمەعی ئێمە زیاتر وامان لێهاتووە ڕاستە بووین بە پێڵم بە ئینگلیزی کار ئۆریەنتد ئێمە پشتمان بە سیارە بەستووە بە ئۆتۆمبیل بەڵام لە ڕاستیە خۆی کێشەکە ئەوە نییە عەدەدمان زۆر بێ ینی ئەو عەدەدانەیە زۆر وڵاتی ئەوروپی زۆر لە ئێمەش بۆ ڕێژەی بە ڕێزێ باسی کردو زۆر زیاتر ئۆتۆمبیل بە پاسکیل هاتوچۆ دەکەن بەڵێ گرنگەکەی لەوەیە بەکارهێنانی ئۆتۆمبیلمان کەم بێ ینی پشت بە بەدائیلی ئۆتۆمبیل ببەستین لە هەموو ینی مهمترین سوودی گواستنەوەی گشتی ئەوەیە کە هاوڵاتیەک
لە شوێنێکەوە بڕا بۆ شوێنێکی تر بە کەمترین ماوە کەمترین نرخ و لەوەشە یەکسان بێ بۆ هەمووی. ئەجا بەڕاستی کردی گواستنەوەی گشتی لە عالەمیشا لە جیانی شاواییە زۆر مربح نییە، یعنی کردێکی مربح نییە. ئەکسەرێتی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و ئەمانە زۆربیان سەبسەدایزی بۆکەن، یعنی دامی ئەو کەرتاکەن. بەداخۆ لای ئێمە نازانم ئەوەی من ئاگادار بم بە هیچ جۆرێک دامی کردی گواستنەوەی گشتی ناکرێت. بەدیلە دەبێت چی بێ ئەوی کە باسی دەکەی، ینی بەدیل بۆ ئۆتۆمبیلی تایبەت دەبێت چی بێت؟ ئێستادا لە هەرێمی کوردستان تەنها تەکسی و پاسمان هەیە، تەنها کار لەسەر ئەوە دەکرێت. ئەزانی چۆنە خۆی لە هەموو باسی گواستنەوەی گشتیەکی ئێمە چەند جۆرێکمان هەیە، ینی ئەوە وا بەو شێوەیە نییە کە لەگەڵ ڕێزما بۆ ئەم خەتی پاسەکانی ئێرە ئەم پاسانە ئەستەنەر ناتوانانی پێی بڵێ پاس خۆمە ڕەتی بە ینی پەیوەندی بە برا شۆفێرەکانمانەوە نییە. کردی گواستنەوەمان زۆر لاوازە ئێمە، ینی لە زۆر بوارە لە بواری مەساری هێڵەکانە کێشەمانەیە، لە بواری کوالیتی پاسەکانە کێشەمانەیە. ئمە لە سلێمانیە 1600 پاس دەوری ئەونا پاسمانەیە 482 پاسیار لە خوار مۆدلەوە، یعنی پاسەکان بچووکن، شوێنەکانی بۆ نمونە نەفرات کەمە. ئەجا هەر بەڕاستیش کەسی کردی گواستنەوەی گشتی تەنیا خەڵکی فەقیر بەکارێنێ، ینی هەمومان پشتمان بەستووە بە ئۆتۆمبیلی شخصی تا پێمان بکرێت بە هیچ جۆرێک ناڕێ بەلای ڕەنگە هۆکارێک لە هۆکارەکان ئەوە بێکە بەڕاستی وەک جەنابەت ئاماژەت پێکرد بەشێکی زۆر لەو پاسانە مۆدیلیان کۆن بێت و بە تایبەت تۆ لە وەرزێکی گەرمادا ڕەنگە لە ناو ماڵەکەی خۆتەوە بۆ بازار 3 چارەك ڕێبێ، ئەگەر تۆ بۆ گەرمایە بۆ نمونە ئامریکی فێنکەرەوە لە ناو ئەم ئۆتۆمبیلەدانە بێ نەتوانی بڕۆی. بۆیە ئەگەر پاسێکی باش هەبێ و ئامێری فێنکەرەوەی باشی تیا بێ ڕەنگە ئەوە باشتر بێت کە ئۆتۆمبیلەکەی خۆت دەرکەی بە تایبەت بۆ ناو بازار. بەڵام ئەبینین ئێمە خەڵک ینی ئەمە ناکە. ئەزانی چۆنە بەڕێزم زیاتر مۆزوعەکە تەنیا ئۆتۆمبیلەکە نییە بڵێن ئینی زۆر شت لە ئارایانی یەک فاکتەر نییە، فاکتەری زۆر زۆرە، ینی ئەم شۆفێرە بەڕێزانە ئیسفادەیشی وا ناکەن لە سەوە تا بۆ نمونە بانزین گران بۆ ئەمیش مەجبورە نەفراتەکەی سعرەکەی گرانکە ئەوە لە خەڵکەکە هێشتا بە پاسی هاتوو چۆناکە کەمتر ینی ئەبێ بە بارگرانی لەسەر خەڵک نەفراتیان کەمە. کێشەکەش ئەوەیە بە شێوەیەکی ینی باش سیستەماتیک ڕێک نەخراون، نە مەساری هێڵەکانمان تەواوە، نا بۆ نمونە شوێنی وەستانی پاسەکانمان کێشەی هەیە، ینی هەم ئامێری فێرنەکەرەوە هەتا چۆن سەرکەوتن بۆ ناو پاسەکان ئێستا دانیشی کۆستەرێکە سەرەکەوی ینی زۆر هەیە هەتا ئێستا هەر پاسی بۆ بەڵێ بزەبێت یان ئۆتۆمبیلی خۆیان بە تەکسی هاتوو چۆ ینی زۆر گەڕێکمانێک لە گەڕەکەکانە بەڵێ زۆر گەڕێکمانەیە سەش پاسی بۆ نەچووە. ئەوە ژێکێکە لە گرفتە گەورەکان وای لە کەرتی گواستنەوەی گشتی کردووە کە ئێمال بکرێت، ینی خەڵک احتیمادی لەسەری نییە. بۆیە هەر چێنێکە بانزین گرانە بێ یەکسەر تەسیری مباشر ئەکاتە سەر هەموو خەڵک. ئەو کاتەش من حتا مەساری پاسەکانیش کێسە بۆ نمونە تۆ لە خەتێکی وەکو تویمەلیک لە تویمەلیکێ توێ بڕۆی بۆ منتیقەیەکی تر ئللا بێ بچیتە ناو بازار لە بازار دابازە لە ساحەکە جارێت تا پڕە بێن پاسەکە زۆرت پێچێ پاسەکە خۆی کوالەتی خراپە نەفراتەکەی سعرەکەی بەرزە ئەمیش هیچ ئیسفادێکی نەکردووە لەوە کە حکومت دامی بکە گازەکەی بە هەرزان پێ بە بانزینەکە زۆر باش لەوێش دابازی لە ناو سنتەرا بێ بە پێ چارەکێکی تر بە پێ بڕۆی تاگەیتە ساحەیەکی کە لەوێش اینجا چارەکی کە لە بەرە کەس پاس بەکار نانێ و تاسیراتی سلبی هەیە لەسەر دەستان خۆش بابچ بەلای ئەم میوانە بەڕێزانە باگوێ لە گرفتەکانی ئەوانیش بگرین دووبارە بەخێر بێن فەرمووکی قسەمان بۆکە ئەوی کە قسەی کرد بە مایکەکە وەربگرێ بێ زەحمەت سپاس بۆم دەرفەتە دەستان خۆش بێ سپاس بۆم بەسەرکردنەوەیە ئێمە وەکو شۆفێران ئێمە مەجموعەیەک بەرپرسی هێڵین داواکاریمان زۆرە بە تایبەت داواکارێکی ئێمە لە ئێسەیە نەبوونی بنزینە گرانبوونی بنزین کارەساتی بۆ هەموو شۆفێران دروست کردو بگرە بۆ سەررجەم خاوەن شۆفێرەکان بەدەر لە هێڵی دەرە و ناو شار و دەرەوەی شار تەنانەت بۆ ئۆتۆمبیلی تایبەتیش دروست بووە من حەزمە کرد حرمەتم هەیە بۆم پیا بە ڕێزانە کە هەریەکە لە بوارێکە کارەکەن پێمان خۆش بوو کەسی بەرپرس لەم دانیشتە هەبێ چارەسەری ئێمە بکە نەک تەنها گفتوگویەک بکەین داوامان کردی شەڵا کەسێکی بەرپرس لێرە هەوایە و چارەسەری کێشەکانی ئێمە بکردایە ئێمە بە بەردەوام چیلێکی مامناوەندین با بڵین ئەوەی کە شۆفێریەکات نە سەرۆت و سامانێکی وای هەیە بە دیلی ئەمە ئەگەر ڕۆژێک ئیش نەکە ئەم شۆفێرە بە تاکیید پێوەی دیارە گرانبوونی بنزینەکەش ئەم ڕووای کردووە کە کارەساتێکی بۆ هەمومان دروست کردووە وەکو ئەرزم کردن
ئێمە وەکو خۆمان تا ئێستا زۆر لە هێڵەکان چ ناو شار چ دەرەوەی شار کرێمان گران نەکردووە بەڵام بە بەردەوام شۆفێرەکانمان باجە دەن یعنی تۆ من وەکو خۆم وەکو لێپسراوی شۆفێرانی هێڵی چوارتا و قەڵاچۆلان قساکەم لە سنتەری شارەوە بۆ ناو چوارتا 35 کیلۆمەتر ڕێگاکەمانە ئەو شۆفێرەی من کە بارەکە لە گەراجەکە ئەڕوا بۆ شارباژێر تا ناو چوارتا 35 کیلۆمەتر ڕێگاکەیەتی قەنەعەت کە زەرەری زۆرترە لە خازانج دڵنیام هەموو برا شۆفێرەکانیش بە هەمان شێوە لە سنتەری شارەوە کاڕۆن بە ئەو شوێنی کە بۆیان دیاریکراوە لە هەچ هێڵێکەوە کاڕۆن لە ئێستایا هەمویان زەرمەندن تکامان وایە داوای ئێمە وەکو شۆفێران وەکو نوێنەری شۆفێران وەکو لێپستاوی شۆفێران تکامان وایە حلێک چارەسەرێک بۆ ئەم بەنزینە بدۆزرێتەوە چونکەم حلی ئێمە بە تاکید حلی ئێمە گرانبوونی کرێ نییە ئێمە وەکو خۆمان وەکو شۆفێران دڵنیا بە مسەفید نابین لە کرێ گرانکردن ئەوەش ڕەنگە جارێکتر کێشە دروست بکات لە نێوان هاوڵاتیاندا کاتێک کرێ بەرز بێتەوە و نرخی پاسەکان گران بێت و ئەمە جارێکتر گرفت دروست بکاتەوە ئەو گرفتەوە بزانام لە ئێستادا لە بینی هاوڵاتیان و شۆفێرانی تەکسیدا دروست بووە ئەو کاتە بەرۆکی شۆفێرانی پاسی شەگرێت بە تاکید هەموو شۆفێران ئێستا لە گرفتان تەنانەت هاوڵاتیانیش نەموچە و بجیەکی وایان لە بەردەسایە بتوانن کرێکە بەلایەنەوە ئاسایی بێگەر زیای بکەین بۆیە ئێمە تکامان وایە حلێک بوو ئەم مۆزوع بکرێ بە تایبەت بۆ شۆفێری هێڵەکان لە ئێستادا پێویستمان بۆی بەنزیخانەمان بۆ دابین کرێ پێویستمان بۆیە چەند بەنزیخانەی دابین بکرێت لالی کەم چەند بەنزیخانەیەک بێ گرفتی چ شۆفێری پاسەکان چ شۆفێری تەکسیەکان حل بکرێت چ ناو شار و چ دەرەوەی شار هەمومان لە گرفتین زۆر سپاس بۆ جەنابیشت کەیتر قسەمان بۆکە فەرموون سپاسدانەکەم سپاس بۆ میوانە بەڕێزانش ئێمە وەکو شۆفێران ئەبووە ئێستا نوێنەری ئێمە لێرە بواە نوێنەری ئێمە لێرە بووە داکۆکی لە ئێمە بکردا بەڵام زروفی هاتوتە پێشەوە ئێستا نوێنەری شۆفێران نەماوە سندیکەوتە ئێرە بۆ ئەوی خۆتان داکۆکی لە بەڵێ خۆمان ئێستا تایناتون بەڵام گە نوێنەرەکەمان لێرە بێ زیاتر ئەتوانین زیاتر ڕوونکردنەوە بات بەڵام من تعلیقێکشمێ لەسەر قسەکەی کاک محەممەد قسەکەی زۆر جوانە چارەسەر چییە ئێمە بەدە دانیشتنی کەش سوود لەم بەرنامەی نبینین ئێمە ڕۆژ بە ڕۆژ بنزینەکە گرانە بێ جەنابتان شۆفێری تەکسی بەڵێ لێ پرساوی هێڵی سلێمانی هەولێرە باجەکەی ئێمە ئەیین خۆ کەسی کە نایە هاوڵاتیان بڵێ یەت ئەبێ بە کێشە لەگەڵمانە هیچمان زیان نەکرێت تا ئەم دقەیە باجەکەشمان ناوە تا ئەم دقەیە بەڵام چیە بەرپرسە لەم ئیشە و قسەکی کاک محەممەد تەوا چارەسەر چیە کەی چارەسەرەکرێ بە بەرنمەیەک بە دوانیکە بە سییانیکە کەس نایەتە سەرخەت هاوڵاتیان زۆر جارگلەی ئەوواکەن کە ئەم پاسانە وەک پێویست نین ینی بە تایبەت بۆ ئامێری ساردکەرە و فێنکەرەوە و ئەمانە ئێوە تا چەند قسەکە هاوڵاتیان تەواو بۆ ناو شار وایە زیاتر بۆ دەرەوەی شار بەڵێ نیمانە ئۆتۆمبیلەکانمان هەمووی مۆدیێرن بەڵێ هەمووی تەبریدی هەیە پاسەکانشمان هەرەوەیە بەڵام بۆ ناو شاری چەند هێڵێکە وایە ئەو ژێڵ هەژارەکانن توانای ئەویان نیە پاسەکانیان کۆنە بیگۆڕن باشە ئێوە خۆتان وەک خۆتان کۆ نەبوونەتەوە نوێنەرێک دیاری بکان بۆ ئەوەی کە لەگەڵ لایانی پەیوەندیدار قسە بکەن کە منۆک ئاماژەم پێکرانی گرفتەکانی ئێوە دوو جارە ئەگەر من ئۆتۆمبیلێکی تایبەتم پێبێ ڕەنگە لە ڕۆژێکا یەک جار ئەم ئۆتۆمبیلە بەرمە دەرەوە یاخود هەر نایبم لە بەروێڵم بنزین گرانە بەڵام ئێوە بەڕاستی مەعیشەتان لەسەر ئەوەیە یعنی هەوڵتان نەداوە لایانی پەیوەندیدار تێبگەێنن بۆەوەی کە چارەسەرێک بۆ گرفتەکانی ئێوە بدۆزێتەوە یاخود بە پێویست بنزینتان بۆ دابین بکەن بەڵێ هەوڵمان ناوە ئەمە چەند ڕۆژێکەمە لە کۆبوونەوەین دوێنێ پێ کاک جوتیارمان بینیەوە لە ڕێکخراوە مەدەنیەکانە ئەمڕۆ بەڕێبەری گواستنەوەمان بینیوە ئەوان هیچ حلێکیان بەدەسەوە نییە هیچ حلێک نییە کاک جوتیار تەنانەتی کاکە چارەسەرەکەین و ئەمە ئەین بە نووسنگەی کاک قوبادیش هیچ شتێک نییە تا ئەم دقەیەش کە ئێمە باسی لەسەرگەین لەگەڵ ئەم بەرنامەیە ئیشەڵڵا ئەبێت و ئومێدتان هەبێت و زۆر سپاس شۆفێری تەکسیمان لەگەڵە ئەگەر قسەمان بۆ بکەن بڵێ سڵاو لێبێ بەخێر بیت زۆر سپاس هاوڵاتیان لەگەڵ شۆفێرانی تەکسی لە ئێستادا بەڕێککەوتنێکی زۆریان هەیە بەڵێ من هێڵی پیرەمەگرومم ئێمە نەفەرمان 2500 نارە نەفەرەکەمان باشە من سم ئاڵتیمایەکم پێەیە بنزینەکە با 11000 بنزینە خۆم سۆسەرەکەم کرێکەکەم 20000 باشە هیواداری ئێمە بەزیان بۆ دابینکەن و بەزیان بۆ دابینکەن ئێمەش بەڕاستی کرێکمان نەمەوە لەسەر خەڵک گرانیشیکەین خەڵک گوناح بەڕاستی باشە خەڵک ئێستا بڵین بە 3000 4000 بڵێن چی نازانم ناچاریشی هێڵی دەرەوەی شار هێشتا کریان باشتر بێ لە هێڵەکانی ناوشار ئێمە بەڵێ زیامان نەکردو ئێمە هێڵی پیرەمەگروم زیامان نەکردووە هەر نەفەر دوونیوە پاسەکان کردویان بە 2000 ئێمە زیامان نەکردووە لە بەخاتی هاوڵاتیان باشە بەڵام هیچ قازانجێکەکەن ناوەڵە لەشم بەلە زەردەی قازاز ناکەین
بەد ناچارین چی بکەین خۆ ناسی گراز داخین باشە لەسەر کوالەتی بنزین ئێوە کێشتان هەیە بازین بەڵێ وەک ئەم برادرە دایبنووسیدیەکەم لە ڕێی تازوجا ئەتاک و دوکانش فەحز نایبووانە بۆ خۆم بازیم تێکردووە ئاوی تیا بووە لە عرزەکەم بارزەکەم لە معمولی سیمەتۆکە سارم کوژایەوە کابرا هاتم بازیکانم کاکە سارم کوژە ئاوی تیا بووە کابرا بۆ خۆی لەگەڵم هاتوو بە ساری خۆی هاتوو بۆ لام بازینی بۆیە ناوم دەبە ناو بەتاڵێکگەنمەوە چیەتی وڵە ئاوە ئێتمیانی چی وڵا خەتای ساری خۆتە ئێتم خۆ ساری خۆم ئینتیانی ئاو هەڵمژێت هەر بازنێتین تیوا تێ کردووە ئێتم بۆ ئاویتیایە با نای بازیکانەکان نەژڵن با خۆش نای بازیکانەکان دەتوانیت ئاماژەی بۆ کرد کە کاک محەممەد کە پێیجان هەیە و دەتوانانی سکاڵا بکەیت و ئەگەر کەسانێکە من سکاڵا بکەن ڕەنگە ئەم بەڵ کابرا هاتوو بۆ لام تەنزوری بۆ کردوم و هاتوو بۆ لام کاکە ساری خۆی هاتووە بازنی بۆیە ناوم بوو ئەتی وای لێکردم نازانم بەخوا لە معمولی سیمەتۆکە نەفرم دابەزاندەوە ساریگە ڕەوانم کردووە ئاویتیا بوو بەڵێ دەستان خۆش بێ هیچ سپاس بۆ ئێوەش قسەمان بۆ بەڵێ فەرموو میوانە بەڕێزانکەم ڕەکەم بەڕێزتان فەرمووتان لەسەر ئەگەر مایکەکە نزیک بکەیتەوە سپاس دەکەم لەسەر بڵێن سیارە کۆنەکان و ئەمانە ئێمە هەتاسە ئەو کۆمپانیانەی ئەو بازرگانانەی کە ئەو سیارانەی بۆ ئێمە هێناوە هەموو ئەم برا شۆفێرانە ئاگادارن هیچی پرسیان بە ئێمە نەکردووە ئێمە هەموو بەرپرسی تیامانە بەرپرسی 400 شۆفێران هەتا ئێستا کۆمپانیا سیارەیە ناو من خۆم سیارم کردووە 2 دەفتەر و 50 ڕقم پیاوە ئێستا سیارەکەم خۆم وجدانم قبول ناکە لە بەشێت هێڵی دەرەوەی شارین تەبریتی شایە فێنەکەرەوەشتیا هیچ کێشێکی نە بەڵام ئێمە ئەبێ حکومت بەدواچوون بۆ ئەو کۆمپانیان بکەن بۆ ئەو بازرگانەکەن کە ئەو سیارانن لەبەر مەساڵحی خۆیان لەبەر مەساڵحی خۆیان ئێمە لێرا زەرەومەند دەبین بەڕاستی ئێمە لێرا زەرمە ئێستا ئێمە باسیەوە کە ئەو پیاوە بەڕێزە و برادر بەڕێزە باسی گواستنەوە کاڵە گواستنەوە زەعیفە ئاڵە گواستنەوە زەعیفە ناو شارە کابرا سیارەکەی کۆنە بەڵە سیارەکەی ناتوانێت بەچی چارەسەریکە ئەو بژێوی ماڵ و ماڵی پێ دابی ناکە اینجا بەچی سیارەکەی گۆڕە ئەی بۆ حکومەتی هەرێم هەڵناسێ کۆمپانیایەک سیارە بێنێ بە نرخێکی گونجاو بە قیز بیا بە خەڵک بزانە هیچ سیارێکی ناو شاری سێمانی ئەمێنێت بەڵام بەرپرسێکی گواستنەوە بەرپرسی شوێنێک نییە دیفاع لەو خەڵکە بکە بڵێ کاکە ئەم پیاوە شۆفیرەکەی کۆنە توانای نییە توانای بەس ماعیشەتی وێ ڕۆژانە ماڵ و ماڵی پێبژێن هەچەند پێشی ناژی باشە کۆمپانیانە کە ئەم سیارانەیەن هەتا ئێستا چێ لەم لێ پرساوی هێڵانە پرسی پێکراوە بڵێ ئەم سیارە گونجاوە لەگەڵ ئێمە ئەگونجێ ئەمە ێستا هێڵی دەرەوە شاری کێشێکی نییە باشم گرفتانەتان گەیانەوە لایەنی پەیوەندیدار بەڵێ ئێمە ئەگەێنە شوێنەکان بەڵام ئایا بەدواچوونی بۆ ناکرێت هیچ بەدواچوونێکی بۆ ناکرێت لەی شوێنەکە لە بەڵێ ئەم ڕاگەیانانە بڵاویەکەنوینەکەن بەڵام ئەەن بەهینی ئەوانە بەڵامانی پێ نەکەن کۆمپانیا هەڵەسە بازرگانە بەیانی چەند سیارەیە گەێنێ ئەێنە سیارەکە بەس دەبەر مەساڵحی خۆی مەساڵحی شخصی خۆی ئەمە مەساڵحی شخصی بەڕاستیکەی مەساڵحی ئامنیە چکە ئێسامە باسیەوەکەین سیارەکەیەنێت سیارەکەی بەسەر توات چۆن تۆ چیرەکە چیرە ناکەی مهمەوە عقدێکە بۆکە وەرەقەیەکە بۆکە نووسراوێکە بۆکە ئەیا بە توی دوای تۆچی لێچی نایە کەس بە دوچین بۆ نەکە ئەمجار بەنسبەتی کرێەوە بەنسبەتی کرێەوە ئێمە هەتا ئێستا شۆفێران ئەو کرایانە دیاری کراوە بۆتان ئێوە باڵەکرەکان بۆمان دیاری کراوە بە پێی دیارکە هەتا ئێستا کرێشمان زیان نەکردووە ئەڵێ بنزین من خۆم من لە کەرکوو هێڵی سێمانی لە پرزای هێڵی سێمانی کەرکوم لە کەرکوو بنزینی محەسەن تێکم بە 650 بنزینەکەشم پێەیە بنزینەکە لەگەڵ ئێرە بێنە هەر ئەلیوا داینێ پیشانی حافظێکی مزگەوتی گەورەی بە ئازە ئەڵێ ئەم بنزینە چاتێ لەو بنزینە ئەڵێ ئەم بنزینە باشی لە بنزینە کە چاویشی نییە باش ئایا بۆ ئێمە بنزینی ئێمە خراپە بۆ بنزینی لە قەرەهەنجیر 20 کیلومتر تەقی 20 کیلومتر لە چەمچەماڵ دوورە لترە بنزین بە 450 ئەی باشە بۆ لە شاری سێمانێ بۆ لە هەرێمی کوردستانە لترە بنزین بە 1300 دینارە ئەو بنزینە محەسەنە لە کەرکوو بە 650 بنزینی محەسەن بنزینی عادی بە 450 لێرە بنزینی محەسەن بە 1300 محەسەنی ژنیە هیچیشی محەسەن نیە من تعدای ئەکبەر واحد دەکەم بڵێ ئەم بنزینە محەسەن نییە ئەنواع دەرمانی تێکرێ ئەنواع ئاوی تێکرێ بنزیخانە ڕاستە کاک محەممەد ڕاستە کە بە دوچوونەکرێ بەڵام بە دوچوونی جددی نییە بە دوچینی ئەبێ ئێمە چارەسەرم کێشەکەین ئێمە باسی کرێ زیابوونەکەن عفوکە ئێمە کرێ زیادەکەین بەیانی کرێ زیادەکەن لەسەر چێ زیادە بێ لەسەر هاوڵاتیان لەسەر خەڵکی فەقیر و هەژار لەسەر خەڵکی دەرامەت بەڕاستی ئەمە من خۆم شۆفێرم پێ هاتووە گەنج هاتووە و توێتی کاکە تۆز لێ پرسیای مەڵێ بەڵێ کاکە وەڵای من پارەم پێ نییە
یعنی گەنجێک تەنەزول بۆەکە بۆ 3000 بۆ 4000 نەبڵە من پارەم پێێنێ ئەمە ئەم کێشانەمانێ ئەبێ حکومت خۆی بەدواچوونکە لەم کەناڵە بەڕێزەی ئێوە ئەمانەوێ بەڕاستی شتێکی جدیاتمان بۆ بکەن ئەم شتانەی کە حکومت لەگەڵ ئێمەی کە بەڕاستێکی هیچی لە شوێنی خۆیانە هیچی باش نییە بەڕاستی شۆفیر جەرەومەندی یەکەمە شۆفرێک بیانی سیارەکەی وەرەگەڕێ سیارەکە وەرەگە تیاچە ئەمری خواکە هەتا ئێستا سندیکایکی شۆفیرانە لێ پرسراوێک نییە شوێنێک بڵێ باش کاکە ئەمە چەند ساڵە خزمەتی خەڵکە لە هەمووی من چوومەتە دەرەوەی وڵات لە هەموو وڵاتێ ئەوانەی خزمەتی خەڵکەکە بەڕاستی حکومەتیش خزمەتێکە بەڵام لەم وڵات ئێمە بە عکس بۆتەوە ئەوەی خزمەتی خەڵکەکە ئەوەی خزمەتی هاوڵاتی ئەم وڵاتاکە دوا خراوە پشتگوێ خراوە زۆر باشە دەستان خۆش بێ دەستان خۆش بێ سپاس بۆ بەڵێ کاک محەممەد فەرمووی وتی ڕۆژانە ملیۆنێ لیتر ئینتاجمان هەیە باش ئەو ملیۆنە لیترە بەڵێ ئەی ئێمە هیچمان ینی بەڵێ باشە کاک محەممەد لە ڕێی جەنابتانەوە ئەو سیاسەتی دامەی نییە بەڵێ بەس عراق ئێستا عفونکە لانەخە ئەو قسەی ئەو کاکەیە آخر تەقدیری کەرکووک خراپترین وەزعی کوالتی بنزین لە کەرکووک بەدایان و سەدان سیارەفی بەندی سوتا بوو ئەوەی لە بەغاوە هات ئێمە چەند جار تووشی ئەو حاڵەتە بووین بێنزی بەرز بووە فاسمان کردو دەرنەچووە لەم ڕۆژانە راپۆرتێک بڵاو بووە لەسەر کەرکووک کە کوالتی لە کەرکووکا چەند خراپ بووە ئەوەی کە بڵاو بێتەوە ئێستا لەسەر زاری ئەم برابە ڕێزانەیە کە ئەرک و ناڕەحەتی ژیان بەشی زۆری بەرئەماناکەوێت ڕاست ئەمەی کە ئێستا لە ئەلام و پێیج و سایت ئەو دەرمانی کە باسێکن کاکە ئەو دەرمانە باشکەری بنزین تەنی کامیان ئەگری تەنی بە 20 وەرەقەیە ناتوانێت ئەوەنە بەکاری بێنێ بۆ باشکردن کە زۆر لەسەری بکەوێت باشکردنی بنزینە باشکردنی بنزین لانەخان زۆر لە کەناڵەکان ئێنن بنزین وا سەرەتانیە و وایە کاکە بنزین خۆی مادەیەکی کیمیاییە ئەوەی لە ناوی شایەتی و ئەوەی پێی دروزەکرێ و نەوتی خاوەکە کە پێی ئەپاڵێورێ لە پاڵاوگەکانیشە هەمووی بەو مادە باشکەرانەیە بەس بە نسبەتێک تێکرێ ئەوەی لای ئێمە ئێستا تێکەڵکردنە چونکە ئەو پاڵاوگانەی ئێمە پاڵاوگەی کوالەتی نین بتوانن بە هەموو مەرحەلەکانە بڕوات من لەگەڵ یانام حاڵەتی وا دروزەبێ بنزیخانەیەک لەوانەوەی سبەتی فێڵکە دەرنەچوە قسەیم کاکەی تەواوە بەڵام سزامان ناوە ئەو کاکەی کە دوای کەوتووە لە ترسە چکەمە لە پەیجەکە بڵاومان کردەوە دوجار بڵاومان کردەوە سکاڵای هاوڵاتیانە گرنگ ینی ئەگەر هاوڵاتیەک بنمونە لە بنزیخانەیەکە ڕۆژێک ئەگەر سەردانی کرد سکاڵای کرد ئێمە بێوەڵام بووینەوە کاتر ئێلام وڵی بێوەڵام باش خۆزگە بۆ بنابووم کە بام قسەکەم لەسەر ئەو دەرمانەی کە ئێستا بڵاوە کاکە جاران خەڵک ئەوەی مەشروبی بخواردەوەی تووشی سەرەتانە ئەوەی جگەرەی بخواردیان و تووشی سەرەتانە بڕۆ خەسەخانەی هیوا نسبە دووەرگرە بزان چەندی مەشروبی خواردەوە من ڕێکلام بۆ مەشروب بژگەرە ناکەم کاکە مناڵ تووشی سەرەتان بووە ئەمەی ئێستا خەڵک ئەترسێنن ماوەدی سەرەتانیە و ئەم ئێستا من نمونەیەکمێناوە ینی هاوڵاتیان لێ کردووە بنزینەکە چه محەسەنی تێکا پارەیەکی زۆری پێیا تووشی حاڵەتێکی نەفسی وایان کردو ئەترسی ئەڵێ سیارەکەم پەیچەکەوێت کاکە با ئێمە واز لەو قسانە بێنین بە دوای چارەسەر بگەڕین نەچینە منافسەی حیزبەتەوە ئێمە کە بنزین حفم کە بنزین باش بێت بۆ هەموو هاوڵاتێک باشە بنزین خراپ بێ بۆ لایەنێک نییە ئێمە کە بنزین فاسەکەین بۆ هەموو هاوڵاتیە نەوتمان دابش کردو بۆ هەموو هاوڵاتیە نهاتوین بین بەلایەنێک ئەگەر من ئایدی لایەنێکیش بم لایەنەکەی تر نیەمێ ئێمە وا بکەین ئەم ڕوونکردنەوەی کە زۆربەی کات ئەدرێت تەرجمە ئەکرێتەوە چێتەوە بۆ وەزارەتی نێتی عێراق زەربەی لیاوین باوەڕت بێ هەندێک کەس هەیە با ئەوەی اختصاسی لە ئیشەکان لێدوان بە ئەوەی اختصاسی نییە لێدوان نییە باجەکەی ئێمە ئەمانە ئەین کاکە هیچ مەسئولێک نایە ئەگەر تۆ مەسئول زەرمەند بێ هیچ مەسئولێک نایە مەسئول پێویستی بۆ نییە بنزینی نۆرمەڵ تێ بکە دەسەڵات پێویستی نییە بۆ بنزینی ئەوە تێ بکە باجەکەی خەڵک ئەیە لەبەرەوە لێدوانەکانی ئێمە ڕۆژنامە نووس پەیجەکان سایدەکان ئەندام پەرلەمانەکان کاکە ئەم ترساندنە بەم شێوەیە خەڵخۆی باری قورسە قەیرانی هەیە هەموو بواری ژیان گران بووە تۆی سەرڕایەوەش دڵە ڕاوچەیەکی بۆ دروستەکەی مناڵێم تەحەداکەم لۆ کەناڵی ئەوە قساکەم ئامار وەرگن لە خەسەخانەی هیوا مناڵ تووشی سەرەتان بووە مناڵە ینی مناڵ ئەمە زەمبی چییە ئەمە بۆنی بنزینی کردووە 5 ساڵە لە ژیانایە لەبەرەوە ئێمە بگەڕین بە شۆ ڕێگە چارەسەرەکانە چارەسەرەکانی ئێمە ئێستا ئێمە هەر بڵێن خۆڵە بارێ سەرۆک پاڤڵ قەراری یا 1 ملیۆن دار بڕوێ ئەمە چارەسەرە ئێمە ئەبێ بگەڕین بە شوێن ئەو چارەسەرانی تر کە بۆ بنزین ئەبێ گفتو گۆمان هەبێت
ئێمە خۆمان ئەتیمادمان لەسەر خۆمانان نییە لە هەرێمی کوردستان پێوەکو پێم وتی نە لە پاڵاوتن دوو پاڵاو گەمانەیە ئەپاڵێوین بۆ مووسڵ ئێستا بەیانیش بەنزینمان نییە بۆ ئەم براش و فێرانە ئێمە کردمان بە 3 بەنزینخانە بۆ ئەوەی زۆر لە سەرانەوەستن و ئەوە نەکەن وتمان ئەگەر بێت زیاد لە پێویست زانیمان لۆ دەچێتە سەر خەڵک بە بۆنی ئەمانەوانێ نەخێرسیان نەبێکین بە چوار بۆیان بۆیە لە سەرەکە لەم ڕۆژانە نازانمە گەر تێبینیدان کردبێ کە 3 بەنزینخانەماندانا بەنزین ما بۆوانێ لە بەنزینخانەکان چکە ئیکتیفایەکی زۆر باشی کرد یەک دانەمان داناوە بۆ پاس لە هەر کاتێک بزانین دانەیەکی تری پێویستە بۆ پاس بۆیان دانی بۆ ئەوی سەرە نەگرن چونکە باری ژیانیان ناڕەحەتە بتوانین ئێمە ئەگەر ئەوەی کاکەوتی مەسئول بێت ئەوەندەی بە ئێمە بکرێ بتوانین کاراسانی بۆ ئەمام بکەین ئەوانی دەرەوەی شار بەڵێ با جوابی ئەوش بمەوە کێشەی ئێمە بە هەموو سەرۆکیەکە ئیدارەکان سە لەوانەیە گویان لە ئێمە بێت هەموو قایمقامی پێمان تۆ بەنزیخانێک مەمۆ دیاریکە قایمقامەکان بەنزیخانەکان بۆ ئێمە دیارەکەن بۆ ئەگەر ئەزێ دەبێ مایکەکە وەرگری بۆی هەر شتێکمانە سەرۆکیەکە ئیداری لە سنوورەکەی خۆی ئەزانێت چ بەنزیخانەیەک باشە بەنزینەکە کەمە 690ەکە ئەگەر زۆر بێت حتمیەن ئەو کاتە بەر قەزاو ناحەکانەکەوێت ئێمە ئیدارەی وەزعەکەین قەیرانەکان ئەمە نەزۆرە ئیدارەی ئین بە 690ەوەی ناتوانین هەموو مشکیلەکان حەلکین بەس چیەکەین ئیداری ئین لەو سنوورە ئەو بەنزیخانەیە دیاریکرێت کێشەیەکی ترمانەیە لەناو پارێزگای سلێمانی لە قەزاو ناحەکانیش بەنزیخانەمان داناوە مرور ئەڵە کاکەوەی زەحام دروستەکە لای بەلەوێ دان بەنزیخانە لە سلێمانی منەڵە 690ی وەرناگرم وەری ناگرم ئەو قازانجێکی کەمی هەیە و مەشاکلی زۆرە و سەرا ئەوەستێت محەسەن و سۆپەرەکەم نافرۆشێ ئێمە لە قایمقامیەت لە محافەزە بە کۆبوونەوە بە قەناعەت پێکردن ئەوەمان کردووە کە ئەو بەنزیخانەیە ئەوە وەربگرێ لە کاتی مزاهرەکانە دان بەنزیخانەمان گۆڕیوە لەبەرەوەڵی ئزیحام لێرا دروزە بێ واتە خاوەنی بەنزیخانەکانش بەپێی پێویست لەگەڵ تانانی لەگەڵ ئەوە ناکەن ئەڵێ نایکەین ئێتی خۆی ئەمە ناتوانین یعنی باوەڕت بێلانە خانگەشتە سەر ئەوەی مۆڵەتەکانیان لێ وەرگرتینەوە کاک محەممەد جاکردنەوەی تیانی ئاگادار بە دەرەوەی شار و ناوە شار ئەمان لە نێوان دەرەوەی شار و ناوە شار بووە هیچ جاکردنەوەی کراوە لە ڕووی بنزین وەرگرتنەوە من سەرم هەیە کاکە من سەرم ئەگەر بینێرم بۆ سەرەکەی سووتێ لەکوێ بینێری لە گەراج ئەو هاوڵاتی من لە گەراج ناوەستێت باش لە بەیانیتانی ئەوڕۆ مۆڵەتی هەیە لە دوای نیۆڕۆ تایمیشکە وەرێگرێت ئەی من بینێرم تا 12 بەرینەکەەوە سەرژیارمانەوە جیاوانێت تۆ لە دەسەڵاتی مایە با ئەو قسانە بۆ باش و حەزەکەم گوێم لیان جاماکەرەوە ئەیسە پاسەکان چۆن سەرەوە لە خاست و جا ئێمە جیاکەنەوانی دەرەوە شار لە بەنزیخانێک دامانێن جاکردنەوە معقولە ئەوەی دەرەوەی شارەوە لە قەزاکان وەری ناگرن نەخێر هیچ لەو دووبەی نافڵ لە هیچ شوێنێک نە لە هەولێر وەریێکمانمان داناوە دوو بەنزیخانە بۆ سلێمانی بۆ لێ وەری ناگرن نی آخر بەرمان ناکەوێت ئێمە سەرمان هەیە باشە ئێستا ئێمە بەیانیش پەیامەکە ڕوونە ئەوەندەی کە ئەمە داوایەکەن ناوشار و دەرەوەی شار بۆ ئێمە فریا بکەون بەڵێ نوێنەرتان بۆ دائیرە باشە بۆیە حەلی ئەو مشکلی دەرەوەتان بوو کاک محەممەد وەرن بۆ دائیرە شوێنەکە ئەزین چ عفومکە سەیریکە باوەڕت بێ قسەکەتان ڕاستە بەڵام ئێمە ئەومان بردەوێت نایکەن ناوشا بەنزیخانەکان یعنی کارگەشتەوەی لەگەڵ کاک دکتۆرەڤاڵ و جەنابی قایمقام بڵێن ئەو بەنزیخانەی نەی کرد مۆڵەتەکەی لێ وەرەگرینەوە یعنی چی نایکەین ینی خۆ ناتوانین ئێمە عفوم کاگێ هەر کاتی بنزین هاتبێ گلیم لی نەبووە یەکەم کەس داوەتی بە خەتەکە لە بەروی لەسەر هاوڵاتی گیران ئەوە کێتە سنووری خۆی باشە زۆر لانەکان ئێمە بۆ ژنانیش دامان ناوە ڕاست وەک من هاتۆ لەگەڵ من سەرێکی تۆ داوێتی هیچ گلەیەکم لە قایمقام باشە مایکەکەی بەڵێ تکایە بەبێ مایک قسە مەکەن ئەمە چارەسەری ئەم قەزەی چارەسەر لای تۆ بە نسبەتی بەنزینەوە چۆن چارەسەرەکەی چییە ئێمە وەکو سیارێکی تایبەت سەراگری سیارێکی تایبەت ئەتوانێت لەمانکە یەک ڕۆژ بنزین تێکا بۆ هاچۆی خۆی ئەمانە بەڵام شۆفیران ئەمانە هاوڵاتیان ڕۆژانە هاچۆ پێەکەن و هاوڕێ ئایان گواستنەوە بەڕێز باسیەوە کرد کاڵێ هەموو شتێک لە بازارە گران بۆ بەس بنزین نیە هەموو سەبەبە ڕیسەکە بنزینە کابرایەک میوە ئەفرۆشێ ئەچێت لە ئالوەکەەوە کە حسابی لێرەوە لە سێمانوە مەسەر لە پیرەمەگوە چێ بۆ ئالوەکە حسابی کرێی بنزینەکە کە ئەو بنزینەکە چەند زیاد بێ خاتە سەر ئەو میوە لەسەر هاوڵاتیان زیادەکە چارەسەری بنزینش کە فەرموو بۆ سیاری تایبەت کابرا کە سیاریش تایبەتی بێ بەڕاستی پێویستی بۆ نێ 690 دووەرگێ ئەو بنزینی 690 مەفروزە بدرێ بەچی بدرێ بۆ شۆفیرانی تەکسی و پاس کە هاوڵاتیان نەگوازنەوە زۆر یارمەتی بێ ئەتوانی بکەی بە پسوڵە
پسوڵەیمان لەگەڵ پسوڵانی نێمە زۆر باشە وابزانم ئەو کێشانەی کە هەبوون هەمووی بەرۆکی کاک بەرزان بەڵێ سپاسانەکەم دەستان خۆش بێ کاک لەسەر کوالیتی بەڵێ دەست خۆش دواتر هەر شتێکی ترتانە بوو دەتوانن بگەێنن کاک بەرزان لەسەر کوالیتی زۆر قسە کرا بەڵام بەڕاستی ئەوەش بەرۆکی بازرگانەکان دەگرێت دەوترێت گوێنایانە ئەوەی کوالیتی بنزینەکە چۆنە و بە هەر شێوەیە بە مهم ئیشی خۆیان و قازانجی خۆیانی تیاابێ ئەو بنزینە داخڵ دەکەن ئەمە تا چەند لا نەخان من لێرەوەمەوێ ئەو بۆ ڕای گشتی بڵێ بکە ئیشی بازرگانەکان لەگەڵ ئیشی بنزینخانەکان دویشی لێک جیاوازە ئێمە وەکو بازرگان تەنا ئەرکی سەرشانمانەوەیە ئەو موادەی کەیکردین لە وڵاتی ئێران و بگەینە هەرێمی کوردستان نابیکەین ئەو جێگانێکی ئەو بەرهێنانەکەین و بۆ ئەمەش بۆ ئەم مەوزوعە ئیشی بازرگان لەگەڵ ئیشی بنزینخانەکان زۆر لە یەک جیاوازە ئێمە کاتێک بنزین نێرین بۆ بنزینخانەکان ئەو برابەرەزانەی کە بنزینخانەیان هەیە بەڕاستی ئێمە بە اقتصاد بنزینە دێن بە بنزینخانەکان بڕوا بکە حەقەکەیشی وەرناگرین هەتا تو جار ئەو بنزینە فعز نەکرێ کە فعسەکرێ ئەو جاب سیارەکانمان بەتاڵەکرێ و ئەچێتە سیستەمی جێبەجێکردنەوە ئەمە یەکێ لە خاڵەکان و خاڵی دووەم بۆ ئەمە زیاتر بۆ ئەمەش ئەو بار هەڵگرێ بەڕێزانەی کە لە ئێران و بار بۆ ئێمە یا و شۆفێرە بەڕێزانەی کە تەنکەریان پێچ بە عێراقی و ئێرانیوە هەمویان تا مەرجی باشماغ لێەوە بە سیستەمی بەرنامە و پرۆگرام دێنە ناو شاری سلێمانی یا هەولێر هەمووی لەگەڵ وەجبەی سکوریتیان لەگەڵا بە هیچ شێوەیەک بۆیانێ لە هیچ جێگێک ڕاوەسن ئەگەر بێت و لە هەر جێگێک ڕابۆزن بڵێ کە ئەو بنزینەی کە ئێوە دابشی دەکەن بە بنزینخانەکاندا ئەوان خۆیان فەحسی کوالێتەکەی دەکەن دڵنیا دەبن لە کوالێتەکەی ئەو جادەی بن کەواتە لەسەر بازرگانەکە نامێنێت بە هیچ شێوەیەک ئێمە ناتوانین دەستکاری ئەو موادە بکەین لە هەر جێگێکی دنیاوە کە هێن نایرێمی کوردستان و تەوزیعەکەی ئێمە ناتوانین دەستکاری بکەین دەستکاریشمان نەکردووە بەڵامی تر ئەو بنزخانە بەڕێزانەی کە تجارەتەکەن با بڵێن بە موادی سوتەمەنی ئەوە خۆیان بەرپرسن هەر بنزین خانەیەکی ژەگەر بێت و دەستکاری و شتانە بکات بەیانی بۆ سەمعی بنزخانەکەی جوان نابێ و بگرێت لە بازاڕی ئەوکەم کاک بەرزان تا چەند ئێوە بە بەرپرسیارانە کار دەکەن بە تایبەت لە مەجای بنزین بەڵێ من بە دڵنیاوە لا نەخانەرێکی لێمە کە لەم بوارایی شەکەین بڕوا بکە زۆر بە دڵسۆزی شەکەین زۆر بە باوەڕێکی بەخۆبوون لەبەرەوەی ئێمە تەنها تازیرێک نین لە وڵاتی ئێران هاوردەی سوتەمەنی بکەین ئێمە کە کاتێکە چینە بورسی ئێران هەموو هەفتەیەک بورسی هەیە ئەو موادانەی کەیدا بە وڵاتەکان با بڵێن بە کوردستان بە پاکستان بە ئەفغانستان بە مستانەکان کەمێکی دیاریکراوە معەنە ئەو سیعرە وڵاتی ئێران خۆی دایان ئێمە بە هیچ شێوەیەک بۆمان نییە ئەو سیعرە دابرین کاتێکەڵێ ئەم هەفتەی ئایندە کە ئەکا ڕۆژ یەکشەمە ئەوەنەی مانگ مەسەلەن 5,000 تەن موادی باشکەر بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئیتر ئەو سیعرە ئێران دای ناوە ئێمە تەنا کڕینەکەمان لەسەر و گەیاندنەکەی حکوومەت تا چەند هاوکارتانە بەڵێ حکوومەتی ئێمە بەڕاستی حکوومەتی هەرێم هاوکارمانە لە ڕووی کوالەتی لە ڕووی ئاسانکردنی شەکان بەڕاستی هاوکاری کردوین بەڵام ماوە زیاتری پێویستە چکە لەم کاتە هاوڵاتیان بەڕاستی زیاتر پێویستیان بە بەکارهێنانی بنزینە زیاتریان پێویستیان بەهاری کاریە چکە قەیرانی بنزین لەسەر لە هەموو دنیا هەیە برۆکی هەموو دنیای گردووە شتەکەش کاتیە لانەخان ئەمە جاری ئەوەڵە نەئاخیریشە بێ ئیشەڵڵا ئەمە بازرگانێک چارەسەر چیە لە ئێوە بەڵێ باشترین چارەسەر ئەوەیە ئێمە داوا لە حکوومەتی هەرێمەکەین وەک هەمیشە داوامان کردو بۆردێکمان بداتێ لە دهۆ کەولێر سلێمانی بۆ دابنێ و تاجیرە بەڕێزانەی لە دهۆ کەولێر و سلێمانین بە یەک دەست بە یەک پشتیوانی بە یەک ئاز بچینە وڵاتی ئێران ئەو بەرهەمانەی کە لە وڵاتی ئێران حازرە کرێ بۆ هەرێمی کوردستان بە یەک سیعربی کڕین لەبەرێتان وایە بەشێکی گرفتەکان چارەسەرەکە ئەگەر بە سیمێک بکرێ لە 140 بۆ 50 گرفتەکان چارەسەرەکە لەبەرەوە لا نەخان زۆر جار بووە موال لە وڵاتی ئێرانە با بڵێن بۆ هەفتەی ئایندە سعر بە $1000 بووە تاجرێکی بەڕێزی هەولێر نەیزانیوە چییە $1200 لێداوە من 1400 بەشداریم کردوەیەکی 2600 بەس ئەگەر بە یەک تیم بێت ئەگەر بە یەک تیم بێ لێرە $600مان ئێمە داوە بە وڵاتی ئێران بە بێەوەی کەس ئاگای لە کەس بێ و ناحیشمان نەبووە لە بەرەوەی ئاگدار نەبووی جا لێرە ئەگەر حکوومەت هێرم بێت ئاوکاری مامکە بۆردێکمان بۆ دابنێ لە نێوان هەولێر وەک سلێمانی بە یەک بەرنامە بە یەک پرۆگرام بە یەک شێوازدا بەشداری مناقەسەکانی ئێرامینی شەڵاویش بەشێکە بێ لە چارە زۆر باشە دەستان خۆش بێ کاک ئیرفان باسمان لە سیستەمی هاتوچۆی گشتی کرد لە ئێستادا چارەسەر وە بەدیل دەبێت چی بێ لە وڵاتان میترۆ هەیە ینی کۆمەڵێک وەسائلی تر هەیە کە تۆ دەتوانیت بەکاری بهێن هەر ئەمە ژوای کردووە کە هاوڵاتی بەشێکی کەمی ئۆتۆمبیلە تایبەتەکانی خۆی بەکار بهێنێ هەرێمی کوردستان دەبێ بەدیل چی بێ
چارەسەری کاتی وەکو بڵین حەبێکی پاراسۆڵەوەی کە ئەم بەڕێزانم شۆفێری بەتابەتی کردی پاس ئەبێ حسابێکی جیاوازیان بۆ بکرێت لە پێدانی بنزین بۆی ئەو نەفرات و کرێی نەفرات کەم بێت و خەڵکیش زیاتر بەکاری بێنێ بەڵام چارەسەرە جەزریەکە ئەوە نییە ینی چارەسەر جەزیرەکە ئەبێ پێداچوونەوەیکی تاو بکەین بە سیستەمی گواستنەوەی گشتیە بەڕاستی ینی خراپترین سیستەممانەیە لە گواستنەوەی گشتی چی باش دەبێت واللهی ئێمە ئێستا لە بەخۆشبەختانە لە پرۆژێکمانەیە ماسەرپلانی هاتوچووی پێڵەن لە شەریکێکی ئەڵمانی کە بڵێن عقدەکە لەگەڵ محافظەیە کراوە لە بودجێ خەراماتی مروری بودجێ بۆ دابین کراوە پلانێکی تۆکمەیان داڕشتووە بە دیراسەیەکی زۆر وردەکاری دراسی هەموو خەتی پاسەکان کراوە لۆچی ئەگەر شۆفێرەکان ئێستا ئەگان لێ بهێنێکیان ئەگادارن مەسول خەتەکان دراسێکی تاوامان کردووە ئەبێ شەبەکەی پاس بگۆڕین بەم شێوەیە بەڕاستی وا لە خەڵک ناکە ینی هیچ کەسێک سیاری هەبێت ئامادە نیێواز لە سیارەکەی بێنێ بڕوا پاس بەکاربێنێ لەبەرەوە ئەبێ ئێمە گۆڕانکاری ڕێشەیی بکەین هەر لە مەساری پاسەکانەوە هەر لە بڵێن شێوازی پاسەکان و مۆدێلەکانیان و ئەمنەوە ئەپاسانە بەڕاستی نازانم هەستا نەکراوە واللهی لە ئەوڵۆ ئاماژەم بەوەیە کەرتی گواستنەوەی گشتی کەرتێکی مربح نییە بۆ ئیسیسمار لەبەرەوە ئەبێ ئللا حکومت دامی بکە ینی دامەکەش هەر بە تەنیا بنزین و گاز نییە کۆمەڵێک تەسیلات و ئاسانکاریە ئەبێ ئەمە بدرێت بە شەریکاتی گەورە بێن بڵێن بە شێوازێک ئێمە لەو ماسەرپلانی هاتوچۆیە پاسەکانمان پۆلێن کردو بەڕاستی میترۆ ینی بۆ سلێمانی نابێ ینی خەڵک تۆزێک هەڵە تێگا لە میترۆ بێ بەڕاستی بەس دامەزراندنی میترۆ کولفێکی خەیاڵیە ئەجا ئیشپێکردنیشی ئەبێ نەفەراتی شێستانداردی خۆی هەیە بۆ نمونە بێت لە سعاتێکە 6,000 نەفرت هەبێت بە ئیتیجایەکە بڕۆ لە شاری سلێمانیا ئێمە بەو شێوێنێ بەڵام ئێمە لەو ماسەرپلانیات و چۆیە خەتی بەدیلمان داناوە بۆ BRT پێڵن بەزرە بێت ترانزیت ئێستا لە هەنێک لە وڵاتە پێشکەوتەکانێ بۆ لە ئەستەمبوڵەیە ئەو خەتی BRTە پاسەکانی ئارتیکولیتی دەگەورەیە جیاوازە بڵێن 5 خەت 6 خەتمانداناوە بۆ سلێمانی بۆ شەقامەپانەکان ئەوانەی کە نەفەراتی زۆرە جگەلەوە خەتی پاسی ئەتیادیماندانا بڵێن بە معنای کەلیمە پاس بێ ئەمانە مینی پاسن ئەو پاسانە پاسی 18 مەتریە ینی مواسەفاتمان بۆ تهدید کردووە ئەوانیش مەسارەکانیمان گۆڕیوە جگەلەوە خەتێکی تریشمانەیە پێڵەن فیدەر هەر لەو ماسەرپلانی هاتوچواتیاتی ئەو خەتانە نەفرات لە گەڕەکەکانەوە ئەبا بۆ سەر پاسە ڕیسێکە و بۆ سەر ئەمانەکەی دەچێتە بواری جێبەجێ واللهی ناڵم مشکلەکە ئەوەیە حکومت ئەوەنە وەسعەکەی خراپە یعنی نازانم ئاسان نییە ئەوە بەڵام بەڕاستی تەسیلاتی ئەوێ و چارەسەرێکی ڕێشەیە ئەگەر بەو شێوازە ئێمە پلانمان بۆ داناوە پلانەکەش تا ساڵی 2042 بە خەتوات جێبەجێکرێ ئەگەر حکومت ئاسانکاری بکات و تەسیلات کات دڵنیا بەلەوە هەم ئەم بە ڕێزانە ژوان لێسە نەفەریان کەمە ینی ئەمان نازانن لە ئەسڵا مۆزوعەکە چییە نەفەریان بۆ کەمە ئێستا لیان بپرسە نەفەراتیان زۆر کەمە بۆ شێوازی ئێمە دامانناوە بۆ شێوەیە نەفەرات زۆرە بێ خەڵک وای لە ئێستا لە ئەوروپا بینی مامۆسای جامعە بە پاسە ڕوا بۆ سەر ئیشەکەی مەرجنیەر میترۆ بەشێ ئەو ماسەرپلانە بێ کە جەنابەت ئاماژەی پێیەکەی ڕەنگە کەم کەس هەبێ ئۆتۆمبیلی تایبەتی خۆی بەکاربێنێت ئەوەندە کارەکانی بۆ ئاسان دەبێ هەموو کەس بە پاس هاتووە بالضبط ئێسانی وای لاتوە لە ئەوروپا گەردی قەت بی لە تەقاتوعێکە یەکتر بڕێکا سێرەکی پاسەکە سریعترە ڕوە یعنی وای لێ کردووە پاسی جیا کردوتەوە لە سیاری بڵێن خەڵکی احتیاطی ینی بەو شێوازانە کۆمەڵێک پاکێجی کاملە ئەگەر لە ڕێی بۆ نمونە شەریکاتەوە بێت و حکومت دامیان بکات ئێمە پلانەکەمان حازرە و ئەتوانین بە جۆرێک لە جۆرەکانی عنی بەڕاستی خەتی کەرتی گواستنەی گشتی ببوژێنرێتەوە دەستان خۆش کاک محەممەد باسی بەشێک لە چارەسەرەکانمان کرد بەڵام هەرێکێک بۆ خۆی ڕەنگە چارەسەرێک بێ بەڵام چارەسەری ڕیشەی بۆ بەردەوامبوونی ئەم کێشەیە دەبێت چی بێ ئێستا و کاکبەرزان وتی ئەمە کاتیە ئێستا ئێمە لە هەوڵێکی زۆر چڕوپڕین بە هەموو ئەو برادرانە ئەم نەزیفە بۆستێنین لە 1200 نەچێتە سەرێ ئیشمان بۆ ئەوە کردووە مەرحەلە یەکەم مەرحەلەی دووەم وردەوردەوا بکەین شتێک ڕوویە ئەم شتە کێشەی ئێمە لا نەخان وەزیرێکە ئەبێ بە وەزیر وازانێ بەس قسەی خۆی ڕاستە گوێ لە دایرە تایبەتمەندە و خەڵکە پسپۆڕ و تایبەتمەندەکە ناگرێ یعنی ئێمە پێشنیارمان کردووە کوالەتی بەم شێوەیە بێت کەیێتەوە لەو سەرەوە ئەوەی کە مهندیسەکانی من پێشنیارێکەن عکسی ئەوەیەتەوە
ئەو تەسادمە دروستە بێت کە عیلاج ناکرێت بەڵام ئەمە ئەبێ هەماهەنگی هەبێ هەمووی بێتەوە ینی ئێمە ئێستا ئەو عیلاجانەی کە ئێستا بۆ ئەوەی دڵنیایی ئەوەی کە جووی لێمانەوە ئەم برادرانە هەوڵێکی زۆرمان ناوە لە 1200 نەچینە سەرەوە بەعکسەوە وردە وردە بێنین و خوارەوانێ کێشە لە ماوەیە وای لێ هاتبوو ئەوی شتەی کە ئەڵێم بنزین نەمابوو کەمیەتی بنزین کێشە لە سیارانە بوو بنزین و گاز لە سلێمانیا وردە وردە زۆر بەرەو کەمیان ڕۆی ئێستا خۆشبەختانە باشترە زۆرترە وردە وردەیەت ئەو ڕێگایانەی کە هەناسەی لێ ئەدرا ئەو هەناسانەمان کردوتەوانێ و من لێرەوە داوا ئەەکەم ئەو لێدوان و پەیج و سایت و کەناڵانەی کە لێدوانێن بۆ ناشیرینکردن کاکە ئەگەر تۆ حیزبایەتی ئەگەر شتێکە پێی چاک بە شتێکی ترەوە بیگرە بە بنزین و بە مەسلحەتی خەڵکەوە مەیگرە لێدوان ئەیت تەرجومە ئەکرێت ئەچێتە وەزارەتی نەوتی عێراق ئەمانە هەموو زەربە لە ئێمە ئايات لێدوان ئەیت خەڵک ئەترسێ خەڵک خۆی بێموچەی گرانی خواردن گرانی بنزین یعنی شەو لە ماڵەوە کەی گوێت لە یەکدێ ناڵی ساحەتیش بکەیت یعنی حاڵەتێکی تەوەتوری نەفسیشت بۆ دروستەکە بەم قسانە بۆی من دوو دەنگ بێن زیاتر لە تۆ ئەمە ناچێتە خزمەتی مەسلحەتی خەڵک دەبێ هەمووی بێکەوە هاوکار ئەبێ ئێمە ئەم پرۆسەیە بۆ خزمەتکردنی خەڵکە ئێمە ئەمانەوەی خزمەتی خەڵکی سلێمانی بکەین ئەلەم کەناڵێ ئێوە هەر کەسێک سکاڵا هەبێ ئێمە ساحەکانیش جیازمان پێ کڕیون باوەڕ ڕێ بای 2 دەفتەر و 3 دەفتەر بۆ بشکنین زۆربەی ساحەکان کاک بەرزان ئەزانێت جیازی خۆیان هەیە وامان ئەو مۆدێلە دروست کردووە لە ساحەکەی وەرەگرێ بە فەحز لێی وەربگرێ چونکە ئێمە ڕوبەڕووی ئاسایەکەینەوانێ ڕوبەڕووی سزامان کردوونەتەوانێ ئەگەر ئەم قسانەی منوانە بووە ئێستا دان سیارە لەسەر جادەکە کەوتبوو فیلپەمپی سوتا بوو من 5 سیارە کە تووشی کێشە ببێت شۆ خۆم لێ ناکەوێت یعنی ئەبێ من واجبەکەی خۆم لە مختبەرەکەم 100% بێ ئەوەی کە ئەڵێ جددیە بەڵێ نە ئێمە زۆر بە جددی ئەیکەین ئێمە ئەمانەوەی خزمەتی خەڵکی سلێمانی بکەین خزمەتی خەڵکەکە بەوە ئەکرێت کە شەو ڕۆژمان خستۆتە سەریەک و دڵنیاتانەکەم ئەمەش کاتی ئەبێ تێ ئەپەڕێ وەکو بە جەنابتم وت کوالەتی بە هیچ شێوەیەک مساومەی لەسەر ناکەین چکە بنزین لە لای ئێمە گرنگ سعر نییە گرنگ کوالەتی باش بێ بۆی خەڵک بپارێزرێ لە گیرفانی کە ئەگەر بنزینێکی ئەرزان تێکا کاکە بەڵام لە فیتەرەکە لی دەرێنێتەوە نام بنزینێکی باشی بەمێ بەدڵنیایی محەممەد حەسیب بەڕێوبەری بەڕێوبەتی نەوت و کانزاکانی سلێمانی سپاس بۆ بەڕستان کە لەگەڵمان ئامادە بوون عیرفان عومەر محەممەد ئەمین ماستەر لە پلان و ئەندازیاری گواستنەوە سپاس بۆ بەڕێزیشتان بەرزان ئەحمەد محەممەد بازرگانی سوتەمەنی سپاس بۆ بەڕێزیشتان سپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان بوون بە داوای لێبوردنەوە کاتی بەرنامەکەم کۆتایی هات باوەڕکەن کاتی زیاتریشیان نامێ بە داوای لێبوردنەوە بەڵام بە هیوای ئەوەی بەڵێ قوربانیەمەوەکو تەکسیەکان هەر کێشەکەمان بنزینەکە نییە بڵین بەس تەنانەت بنزین بڵێەوە بنزین ئامە هەمووی بەڵام ئێمە لۆگۆیەکیان بۆ دروستکردنەوە کاگنیا دەزانێت دەرەوەی شار و ناو شار ئەمە هەر بۆ ئەم کۆمپانیا بۆ پارەکۆکردنەوە بەڵام تەوەری بەرنامەکەی من بەڕاستی لەسەر سوتەمەنی و گرانبوونی بنزین و سوتەمەنی بوو سپاس کە لەگەڵمان ئامادە بوون بە هیوای ئەوەی کەتوانی بێتمان گوێ لە گرفتەکانتان بگرین ئەگەر بەشێکی کەمیش بێ بە داوای لێبوردنەوە کاتی بەرنامەکەم کۆتایی هات سپاس کە لەگەڵمان بوون بەڵێ ئەو ماکەی ئەزێت نەبێ با گلەیمان لێ نەکەن جەماعەتی کەلار فەرمونون بەڵێ 5,000مان ئەدا بنزین ئیستا بەخوا 100,000 120,000 بنزین ڕێوبانمان نییە هیچمان نییە ئێمە خوا قەت بنزینەکە نییە بەخۆمەکشی پاسە گەورەکانشە یەک دنگ یەک تۆزمایکەکە نزیک بکەیت تۆ سپاس دەکەم پاسێ گازمان هاتیانە گشتی بنزینە ئەوەی سییانمان هاتینە بۆیرە بەخوا لە 120 کەمتری تێ ناکەن بخوا خواوەکی میساعتمە لە ڕوم ناتێ کرێ هات چۆشتان زیانە کردو لەسەر خەڵک نەبخوا زیانمان نەکرد ناوێری زیاکە بەڵێ ئەگەر لە دواوە کەسێکە بە قسەمان بۆ بکات بە کورتی سپاس دەکەم چونکە کاتیان نامێ بۆ ئێمە کێشەی بنزین زۆر تاسی لێمان کردووە ئێمە کریەکەمان خۆی گشتی پاسی کلارسێمانیمان پێ 150,000 پێری هاتوون 116,000 دادا بنزین 15,000 نقاب چەندێکی مێنێتەوە ئەمانەوێت لە بەرز کاک محەممەد قسەی جوانێک هەر بنزین نییە تا ئێمە گران بووە ڕۆن گران بووە دسکان گران بووە جاران جوودێ دسمانە کڕی بە 110,000 ئێستا 160,000 جوودێ تا ئێمان کرد بە 30,000 ئێستا 395,000 دەستان خۆش بێ بە ئومێدی بەڵێ داوام لە کاک محەممەدی بەڕێزەوەیە ئێمە وەکو شۆفێرانی دەرەوەی شار شۆفێرانی دەرەوەی هێڵەکانی دەرەوە یعنی ئێمە وەکو تەکسی لە سلێمانیە 25 بۆ 27,000 تەکسی هەیە
ئێمە ئەمانەوێت تەکسیەکانی دەرەوەی شار هێڵەکانی دەرەوەی شار لەگەڵ پاسەکانی بڵێن دەرەوەی شار پاس بەنسخانەیەکی بۆ جیا بکرێتەوە تەکسیەکانی دەرەوەی شاری دەستان خۆش بە داوامان کرد بەڵێنی ئەوەی یا کاک محەممەد کە ئەو کێشێتان بۆ چارەسەرکە بڵێ سپاس بۆیەوەش کە تا ئێستا بینەرمان بوون بەداوای لێبوردنەوە کاتی بەرنامەکەم کۆتایی هات بە ئومێدی ئەوەی توانی بێتمان کەمێک لە گرفتی هاوڵاتیان و بە تایبەت شۆفێرانیش بگەینی نەلایەنی پەیوەندیدار تا بەرنامی داهاتوو بە ئێوەی ئازیز دەگەمەوە شاد بەختەوە بن.